باقی ساڵحە لە ساڵی 1976 لە سلێمانی لە گەڕەکی سەر شەقام لەدایک بووم. هەر لە مناڵیمەوە خولیای هونەر و گۆرانی بووم. وە پاش ئەوەی کە تەمەنم گەشتە ئەوەی ئیتر فامم کردەوە، مەجموعەیە شتم کۆ کردەوە، پێم خۆش بوو زیاتر بیان کەمە ئەرشیفی هونەری کوردی. ئیتر ئەو شتانەی کە کۆم کردنەوە سەرەتا من لە گۆرانیەکانی مامۆستا حەسەن زیرەکی نەمر، ئیتر ئەو گۆرانیە فۆلکلۆریانەی کە هەبوو لەو سەردەما زیاتر ئەوانم کۆ کردەوە و پێم خۆش بوو ئیتر جۆ لە هەموو گۆرانیەکیش ئەگرم، تایبەت ئەوانەی کە ڕەسەنایەتی پێوە دیارە. زۆر شتی فۆلکلۆر و ڕەسەندا ئەنێم، بەڵام بەداخەوە کەس گوێی لێ ناگرێ. بە تەمامە مەجموعەیە گۆرانی فۆلکلۆر کۆ بکەمەوە لەو گۆرانی بێژانەی کە بەڕاستی زۆر بە کەمی خەڵک گوێ بیستی بووە، بە تەمام گۆرانیەکانیان بنووسمەوە بیکەمە کتێبێک ئەگە ئیشەڵا دەرفەت بێ وا تەمەن بە تەمام شتێکی وا بکەم، هەم لەگەڵ ڕیتمی ئیقاعەکانیش و هەم لەگەڵ بڵێ ناوی مەقاماتەکان کە چی عەجەم بێ چی بەیاد بێ ئەو شتانە بێ، بە تەمامە شتێکی وا بکەم مەجموعەیە گۆرانی فۆلکلۆر بنووسمەوە. خوشایانگەیم وەرە گەڕێزان دەبم ئەوڕێم لێدا خۆمە بە قورێبانی بێم هەتای کچیای بۆی عێلوان دەبوو لەگەڵ شایای دیوان دەبوو سەدیای وەگەیە من حەیران دەبوو سەدیای وەگە من حەیران دەبوو. و ئەو گۆرانیانەی کە هەش من زیاتر لەوانەیە بڵێن ئەو کاسێت و ئەو بەکرانە زیاتر لە 300 بۆ 350 بەکرەم هەیە کە گۆرانیەکان عیبارەتن لەو گۆرانیە فۆلکلۆریانەی وەکو مامۆستا حەسەن زیرەک و ماملێ و ئیتر مەلا حسێنی عەبدوڵازادێ و مەلا کەریمە و دەروێش عەبدوڵایە و ئیتر ئەو گۆرانیە فۆلکلۆریانە و کاسێتیشم هەیە، کاسێتەکانیشم نزیکەی بەخوا خۆی لە 900 کاسێت هەیە. لە تەمەنی 9 ساڵیمەوە سەرەتاشم بە یەک شریتی ماملێ ئەوە کرد، لەگە یەک شریتی ئەحمەد شەماڵ و ئاواتی ئامە قەرەج. ئێستا شریتەکەم ماوە ساڵی 76 یەکەم شریتیانە کە ئێمەوە ئیتری ئێمە ئەم ژوورە دەست بە خوێندنەوەی کتێبەکەم و هەر لەم ژوورەشە شوێنەکەم هەر ئەم ژوورەیەوە، ئیترەوە سەروەت و سامانی منە بەڕاستی. هاجم جانا